من داستان ڕەسوڵ کە دەرچووی 2016 ما ئەمڕۆکو بژمێرێک گربوونەوەمان کرد لەسەر شایستە دارایەکان کە مافی خۆمانە، چکە ئێمە عەقدی 2 مانگمان کردبوو، بەڵام مانگی 11مان وەرگرتیا، هەتا ئێستا مانگی 12یان پێ نەداین کە مافی ڕەوای خۆمانە داوای بکەین و وەکو بژمێرێک و وەکو دەرچوویەکیشکە لە 2016 تەخەڕوجم کردیا داوای تەعینات دەکەم. داوا دەکەین کە یا بەگرێ بەزبی یان بە تەعیناتی ڕەسمی بیدامان مەزرێن. 10 ساڵە تەخەڕوجم کردیا، هەموو ساڵان کە فۆرمی وانە بێژیش دا 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک فۆرمی وانە بێژیشم پڕ کردوێتەوە، بەڵام لە هیچیان یانیان ناومان نەگەڕاوەتەوە. چەند ساڵە تەخەڕوجمان کردیا، یعنی کە مافەکە ڕەوای خۆمانە کە تو 11 ساڵە دەخوێنی تەعینت بکەن باشە، بەڵام ئێستا ئامادەنینە بە محازڕیش، یعنی بەوانە بێژیش کە هیچ یعنی مهمێتێک لەوانە بێژدانە، بەڵام ناچارین داوای بکەین چکە ئەمەلێک هەیە لە بۆ تەعینات ئەگەر بەوانە بێژ وەرگرن، کەچی مافەکە ڕەوای خۆمانە ئەوەشمان لە بۆ ناکەن، یعنی بە محازڕش دادنانن. من 2016 تەخەڕوجم کردیا، پێشە من دانرایە باشە 2020ش دانرایە باوانە بێژ 2019ش دانرایە، بەس ئەو کەسانە دانانن کە شایستەنە، ئەو کەسانە دادنن کە خۆیان دایانەوێت. لێرە دەستخۆشتان لێ دەکەم، سوپاسی ئەو کەناڵی دەکەم کە هاتن بە دەنگمانەوە وەکو بژمێرەکان کە توانیتان دەنگمان بگێنن ئەو مافێکە هەمانە لە بۆمان داوا بکەن.